بڵێ سەجەبار فەرمان کە پێشتر لە ڕیکلامەکانیدا دەنووسرا دیاری بنەماڵەی شەهیدان ئێستا لە بەغدا چی بۆ بنەماڵەی شەهیدان کردووە؟ پێش هەموو شتێک من هیچ کات هیچ بەڵێنێکم نەیەوە لە ژیانمە کەسێکین کە بەڵێن بم. وەفدە کوردەکان یاخود وەزیر و تەنانەت پەرلەمانتارانیش لە هەرێم کوردایەتی بە خەڵکی هەوڵاتیانی هەرێمی کوردستان ئەفرۆشن. وام کاتچنە عێراق عێراقیەکی غەیر 24. من سلوبی سوالەکانتان و زۆر بەدڵ نێر لە ئاسیا لەبەرەوەی کازمی سەرکەوتووە بێت لەم کابینێدا کەی ئەڵەی هەرێم پێویستە پابند بێ هێر شەکرێتە سەرت بۆی کەواتۆ سەر بە عێراقیت و دیفاع لە بڵێن مرکز ئەکەیت و دژی هەرێمیت و کە ئەمە ڕاست نییە. بۆ ئەو باڵا دەستی خۆی پیشانایە لەم ناوچەیەیە. هیچ کات عێراق لە پێش گەلی کوردەوە نییە. مەرجەکانی ئێرەش نیشانەی پرسیاری لە سەردانرا و زۆر باسەکرێت. تێ دوایە یەکێتی بەرپرسە لەو دۆخەیە گەندەڵیەکی ئێجگارتەوە. بەس بۆ یەکێتی دەستکاری ناکات و بۆ یەکێتی نایکات بۆ ئەو چاکسازیە ناکات. لە سەرۆکی هەرێمی کوردستانەوە هەتا ئاخر مۆزەفدان بۆ دائانێت کە بەڵێ لە حکوومەتی هەرێما گەندەڵی هەیە. تۆ وەکو پەرلەمانتارێک یاخود وەکو ئەندامی سەرکردایەتی حیزبێکی سیاسی کە یەکێتی نیشتیمانیە جیاوازیت لەگەڵ پەرلەمانتارەکانی پارتیا چیە لە عێراق؟ ئەگەر لە لای خۆمان بە ملیۆن قسە بکرێ لەوێ بە ملیارد و بە تریلیۆن قساکرێت کە من هەر نازانم چەند سفریشی هەیە ئەو ژمارە. ئێوە بە سیستمی هاوسەرۆکی ڕاهاتوون؟ من لەو شەی ڕاهاتوون تێناگەم بەڵام بۆ هیچێتی وا بچوو کراوەتەوە. ئێمە شەڕی پۆستەکەین بۆەوەی لەو ڕێگەیەوە بتوانین ئەو خواست و مەنهەجێکی یەکێتی هەیەتی بگەێنێ. ئێوە حاکمی ئەم ناوچەیان هێزی ئەم ناوچەیەش لای پارێزگاری سلێمانیش ئەوەی نزیکە لە یەکێتیەوە ئەوە نزیک نییە لە حیزبەکەی خۆیەوە کە گۆڕانە. واتە هەر شتێک لەم شارەیە ئەکرێ نەئەتوانی بڵێ ئەمە یەکێتی ئەیکە یاخود پارتی ئەیکە و ناتوانانی هەر خراپەیە کە کرا بڵێ فڵان کەسە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە یەتە بازیان نایەتە سلێمانی بەڵام لە کاتێکا بووجە و کۆمەڵی پرۆژە لێراکە مەبەستمە ئەو منانەیە کاک مەسرور بووجە دابینەکە کاک مەسرور لە گیرفانی خۆی دابینی ناکە لە چاکەی خۆی و پیاوەتی خۆیانە. میراتی جەبار فەرمان ئێستا لە ناو یەکێتیە چییە خۆی فکری و سیاسیەوە؟ جەبار فەرمان خولیای سەرەکی ڕزگارکردنی گەلەکەی بووە گەر جەبار فەرمان مابایە بێگومان یەکێتی زۆر بەخۆتر. ئێوە بینەری بەرنامەکەم بن بۆ ئەوی وەڵامەکانی بڵێ سەجەبار فەرمان ببینن.